بسم الله الرحمن الرحيم. الحمد لله الذي لا شريك له ولا أولاد، المحقق لعباده الآمال والأمراد، والصلاة والسلام على من هدم الأصنام والأنداد، نبينا محمد الذي لشبهاتهم لبالمرصاد، وعلى آله وأصحابه ذوي الإفضال والأمجاد، وأمته التي كسرت طواغيت الكفر والإلحاد. أما بعد. خۆشەویستانم سلامی خۆی پڕدیارتان لێبێت. خۆشحاڵن جارێکی تر بە خزمەت جەنابتان گەشتینەوە و بە یەک شاد بووینەوە بۆ باسکردنی بەشێکی تر لە زنجیرەکەمان، زنجیرەی ئیرهابی فکری لای ئەدیان و فرق و مەذاهیبەکان. لە بەشی یەکەم لە ئیرهابی فکری لای ئەهلی ئیلحاد و ئەو کۆمەڵە دنیایانەی کە ئیرهابی فکریان ممارەسە کردووە و هەروەها واش نیشان ئەدەن کە ئازادی خواز و ئازادی ویستن و ئازادی بڵاو ئەکەن لەسەر زەویە. هەندێک لە ئیرهابی فکری لای شیوعیەکان باسمان کرد و ئێستاش بەردەوام ئەبین لە خزمەتتان هەر لەو باسە. ئەگەر بێت و ئینسان سەیری مێژووی ئەو ناوچانە بکات کە لە ژێر دەسەڵاتی شیوعیەت و لە ژێر دەسەڵاتی یەکێتی سۆڤیەتا بووە، ئەوە بەڕاستی بینین کە هەموو خەڵکی ناوچەکە بوون بە کۆیلە. ئەگەر سەیری تورکستانەکەی، ئەگەر سەیری سینەکەی، ئەگەر سەیری سیبریاکەی، ئەگەر سەیری یوغسلافیاکەیت، ئەگەر سەیری هەر ناوچێک لە ناوچانە وەکو سین یان غەیری ئەوانە کە لە ژێر دەسەڵاتی شیوعیەتا بووە، ئەبینین بەڕاستی ژیان نییە بۆ غەیری شیوعیەکان و ژیان بۆ شیوعیەکیش نییە کە ئەگەر خلافی هەبێت و مخالەفەی بێروباوەڕی لینینی و مارکسی بکات لە هەندێک شتە. و ئەبینین کاتێکە ڕووسیا لە شەستەکان لەگەڵ سینە هاتنە شەڕ بۆ لەبەرەوەی سین ئەیوت یەکێتی سۆڤیەت لە هەندێک لە ئەفکاری لینینی و لە لینینی و ستالینی وازی هێناوە. و ئەگەر سەیری ئەو ناوچانە بکەین وەکو تورکستانی شەرقی هەتا وەکو ئێستش موسڵمان ژیانی نە بەدەست شیوعیەکانەوە کە ڕۆژانە لە کاتی ڕەمەزانە بەربانگیان پێ ئەکەنەوە بە عەرەق و بە مەشروب ڕۆژەکان پێ ئەشکێنن. و ئەگەر سەیری سین بکەین حاڵی موسڵمان چی حاڵەگەتیایە. و ئەگەر بێت و سەیری بولگاریا بکەین هەتا وەکو ئێستش لە کاتی نوێژی جەماعەتە، لە کاتی جومعە موسڵمانەکان لە مزگەوتەکانی خۆیان ناڵن ئیسراحەت بکەن و بەڵکو خەڵکانێکی زۆر دێنە بەردەم مزگەوتەکە، ئەخیر سەوتی تەسجیل و گۆرانی و ڕەشبەڵەک و تەپڵ و دان لە نوێژ خوێنەکان بە بەرد و بە ئاسن و پۆلیسیش بەو ناوە دیارە و هیچ قسەیەک ناکات. ئەوە حاڵی موسڵمانە بەدەستیانەوە، بەڵام ئەوان لاف و گەزافی ئازادی لێ ئەدەن و لاف و گەزافی ئازادی ڕادەربڕین لێ ئەدەن. جا فکری شیوعیەت و هەروەها ئەو ئیرهابی کە شیوعیەت ممارەسەی کردووە ئەکرێ بڵێن ترسناکترین و وەحشیترین و دڕندانەترین جۆری ئیرهاب بووە. و لە ساڵی 1961دا کە 200 ئافرەت کە موسڵمان بوون هەموو پۆشاکانیان لەبەرداکەندن لە شەقامەکانی ڕووسیا بە زۆر گەڕاندنیان و پاشان خۆشیان حەیوان ئاسا دوور لە ڕۆژەنابتان ئارەزووی گڵاوی خۆیان دامرکاندەوە و پاشان لە کۆتایی ڕۆژدا ئاگریان کردەوە هەموویانیان سووتاند. لەبەر خاتری چی؟ لەبەرەوەی کە موسڵمان بوون، لەبەرەوەی کە فکری شیوعیەتیان قبوڵ نەبوو. جا هەر کەسێکیش کە فکری شیوعیەتی قبوڵ نەبێت زۆر سانایە و زۆر ئاساییە لەلایەن شیوعیەکانەوە کە ئەو کەسە ڕوبەڕووی گۆڕستانەکان یان زیندانەکان بکەنەوە. و فکری شیوعیەت فکرێکە هەروەکو گیلاس ئەڵێ لینین مرد بە دیکتاتۆری مرد و هەروەها ستالین خۆیەک خۆیەک نیشانەدا. ئەبوو لە هەموو شتێک بەگوێ بکرایە، نابوو لە هیچ شتێک مخالەفەی ئەوت کردایە. و لینین هەموو ئەو فکرانەی کە
هبون مخالفي فكري شيوعيت بون وحتى أوانشك الشيوعي بون ولا هندك شتان بالكشي عن أبون همو يعني روانيش شوين دوركاني ولاتو بندي خانة كانوا قرصانة كان كرت جاء أمية بناسي آزادي لواقع دالاي شيوعية كان أوانم آزاديان بيت لهر كاتك أدى صلاة أنهب ولا هر شوينك أمان أنجام داو وأمروش آزادي بأيما أفروش نوا و أو ميجوا تشلكني خوان أشعر نوا بەرگێکی جوانیان لەبەر کردووە و ئەیشانەوە مێژووی ئێمە و توراثی ئێمە تێک بدەن کە ئەو توراثە گەورەی کە ئیسلام هەی بووە واروەها جێی هێشتووە و لا یەزال موسڵمانە ڕاستەقینەکان لەسەری بەردەوامن و ئەوەی کە لە ئازاردان و لە قەتل و لە کوشتنی خەڵک ئەنجامیاندا وەکو بورهان شەهیدی کە یەکێک بوو لە عامیلەکانی یەکێتی سۆڤێت ئەڵێ ئەوەی کە ئیعدام کرا و کوژرا 130,000 کەس بوو ئەمە لە مودەیەکی کەمە خۆی لە ئیعلام لە یەکێک لە ڕادیۆکانی ڕووسیا ئیقراری پێکردووە و هەروەها ئەڵێ ئەوانەشی کە نێردراون بۆ ئیشوکاری قورس و کە ئیشوکارێک دەتوانێت هەموو کەسێکان نییە و کەس ناتوانێت بیگا وە لە قووەی خۆیان زیاتر ئیشیان پێیان کردووە ئەڵێ 268,000 کەس و ئەو جۆرە سزایانەی کە لە بەندیخانەکانی یەکێتی سۆڤێت و شیوعیەتە پیادە و بەرجەستە کراوە جۆرە سزایەک بوون کە مێژوو شەرمەزارە لە گێڕانەوەی ئەبوایە هەتاوەکو ئەو کاتەی ماون شیوعیەکان هەرگیز باسی ئێرهابی فکریان لای کەسێکی تر نەکردایە کە خۆیان خاوەنی ئەم ئێرهابن ئەگەر بێت و باسی هەندێک لەو سزایانە بکەین لەو کە لە بەندیخانەکانی شیوعیەتە پیادە کراوە یەکێک لەوانە بزماری درێژیان ئەیهێنا دانەوە تا بەسەری ئینسانە هەتاوەکو مۆخەکەی ئەڕۆشت ئەمەش برتە لە ئازادی و چەندەها خەڵکیان بە بەنزین سووتانەوە و دانانی سجنەکان لە بەردەم پۆلیسە تازە ڕاهاتەوەکان و ئەو پۆلیس ئەوانی کە تازە بن بە پۆلیس بۆ ئەوەی نیشانەشکێن بکەن و دەستی خۆیان ڕابێنن لەسەر سجنیەکان ئەوەیە مافی مرۆڤ ئاژەڵێکیش نابێ وای لێ بکرێت چ جای مرۆڤ جا فکری شیوعیەت مادەم مخالیفە بووی یەهود ئاسا هەموو کەسێک ئەتوانی بیکوژی ئەتوانی بێبڕی مادەم مخالیفی تۆیە و هەروەها لەو سزایانەی کە لە سجنەکانیانە هەبووە دانانی سجنەکان بۆ ماوەیەکی زۆر لە ئەو شوێنانەی کە خۆر پێی ناگا و خۆر بۆی ناڕوات و نانیان نەداوە پیان ئاویشیان پێ نەداون هەتاوەکو مردوون و یەکێکی تر لەو سزایانەی کە لە سجنەکانیان پیادە کراوە ئەوە بووە کە تەزووی کارەبا و ئەو مەوادانەی کە کارەبا گەیەنێ بردویانتە ناو سەریەوە و پاشان کارەبایان خسۆرە سەری هەتاوەکو چاوی کەسەکاتورە دەرەوە و جگە لەوەی کە چەندەها کەسیان داخ کردووە و ڕۆنی کوڵاویان کردووە بە سەریە و هەروەها داکوتانی بزمار بە هەموو جەستا هەتاوەکو ئینسانەکە مردووە و یەکێکی تر لە سزاکانیان بریتیە بۆ لە داکوتانی بزمار بەسەر پەنجەکانە یعنی ئەو پەڕی دیکتاتۆری ئەو پەڕی نائینسانیانە جوڵاون تۆ لەگەڵ مخالیفەکانەوە مامەڵەیان کردووە و جگە لەوەی ئەو هەموو بەندیانەی کە پارچە پارچە کراون و هەمویان بوون بە قوربانی فکری شیوعیەت و ئێستەیش ئەوان هەر باسی ئازادی ئەکەن و بەرامبەرەکەشیان متهەمەکەن بەوەی کە ئێرهابی فکری هەیە جا ئەمانە بەڕاستی هەمووی کۆمەڵە شتێکە وەک سەرقەڵەم ئینسان نەتوانێت خۆی زیاتر بەدوای ڕاستیەکان بگەڕێت و زیاتر ئەم بابەتانە بزانێت واکەر بێت و تاریخی شیوعیەکان بخوێنێتەوە ئەوە بەڕاستی ئەو کات ئەزانێت کە شیوعیەکان چی بوون چی دڕندەیەک بوون و چی نائینسانێک بوون و ئەوەی خراپە بێ بەرامبەر دوژمنەکانیان ئامادە بوون بیکەن وەلەو ئەگەر دوژمنەکانیان دەستیان بۆ چەکیش نەبرد بێت و لێرە ئینشاءڵڵا کۆتایی هێنین بە شیوعیەکان ئەمما ئێرهابی فکری لای عەلمانیەکان شتێکە کە بەڕاستی ئێستا هەمومان لە واقعەکان ئەیبینین ئەوەی کە عەلمانیەکان پیادەی ئەکەن
کە هیچ ئیسلامێک بۆی نییە حکم کات، هیچ ئیسلامێک بۆی نییە بێتە سەر حکم، و هیچ دیندارێک بۆی نییە بێتە سەر حکم، و فەصلی دین لە دەوڵات، ئەمەش دیسانەوە خۆی بۆ خۆی ئەرهابە. بەرامبەرەکەت قبول نییە، نایڵێ بەرامبەرەکەت وەلەو ئەگەر شەعبیش بێت. ئێمە لە کاتێکە ئاڵێن کە بۆ منە وڵاتەکانی عەرەبی وڵاتی کوردستانی خۆمان هەموو خەڵکەکە موسڵمانە، ئایا ئەو خەڵکە شەرعی خوای پەروەردگاری ناوێت؟ قبول نەکردنی ئەم خەڵکە و پیادە نەکردنی شەرعی خوای پەروەردگار بۆ ئەو خەڵکە، ئەمە خۆی بۆ خۆی ئیرهابی فکری و ممارسەی ئیرهابە، چونکە تۆ حساب ناکەی بۆ ڕای ئەو خەڵکە. و ئەمما ئەوەی کە عەلمانیت پێی هەستاوە لە کوشتن و لە بڕین و لە سەپاندنی کۆمەڵێک یاسا و ڕیاسا کە هەمووی توند و تیژی بووە، ئەگەر بێت و ئێمە سەری کەمال ئەتاتورک بکەین لەو کاتێک کە هەستا بە ڕووخاندنی خلافەتی ئیسلامی ئەمیش دیسانەوە بە فیتی یەهود، ئەبینین کەمال ئەتاتورک لە دوای ئەوەی کە دەسەڵاتی کردە دەست، ئەو هەموو کار بەدەستە کە لە کاتی عوسمانیا دەسەڵاتدار بوون کوشتی ئەو هەموو مسڵمانە بێتاوان، ئەو هەموو ژن و مناڵ و ئافرەتەی کە هەمووی بێسەر و شوێن کرا، و دوای ئەوە کە تەواو دەسەڵاتی جێگیر بوو، ئەو یاسانەی کە لە وڵاتە پیادەی کرد و جێبەجێ ئەکران و وەروەها بڕیاری لەسەر درابوو کە ئەبێت هەموو ئەم یاسانە بەرجەستە بکرێن. نەئەبوو ئافرەت بە حیجاب و بەهاتە لە دەرەوە، حیجاب بە هەموو شێوەیەک مەنع بوو. ئەگەر تۆ باسی ئازادی ئەەکەی، من لەوەی کە موسڵمانم پێویستە ئازاد بم و ممارسەی هەر شتێکم پێویستە ئازاد بم، چۆن حیجاب لە ئافرەتی موسڵمان مەنعەکەیت؟ و نەئەبوو بە هیچ شێوەیەک بانگ بە عەرەبی بدرا، ئەوە بانگ بە تورکی بووایە و بانگەی سۆتەکەی ناتایە دەرەوە. ئایا ئەمەش هەر دیسانەوە لەو ئازادی کە خۆتان ئەتانێت جێ بێتەوە؟ بەڵێ جێ بێتەوە، لەوەی زیاتر جێ بێتەوە. کوشتن و بڕینی من هەر ئازادیە، بەڵام ئازادی تۆ وەر ئیرهابە. ئەمەیە فکری ئەوان، قاعیدە و بنەما لای ئەوان ئەمەیە. و هەروەها مەلایەک ئەگەر لە مزگەوتەکە زیاتر بۆی نەبوو جلی مەلایەتی لەبەر بکات، بۆی کەس نەزانێ مەلاکیە و پرسیاری شەرعی لە کێ بکات. ئەبوایە مەلاکە جلی مەلایەتەکەی لە ژوورەکەی خۆی دابنایە لە مزگەوت، و کاتێک ئەچۆ ناو مزگەوت لەبەری بکردایە، و کاتێک دێتە دەرەوە لە مزگەوت جلەکانی لەبەردا بکەنایە، و پاشان شاکەتک و پانتۆڵێکی لەبەر کردایە و بەهاتە دەرەوە. ئەمە حاڵی موسڵمان لە تورکیا، ئەمە نەک موسڵمان بەڵکو مەسیحەکانش هەر بەو شێوە، و نەک موسڵمان و مەسیحی و هەر کەسێک مخالف وایە بە فکری ئەتاتورک بەو شێوە ئەچۆسێنرایەوە. و ئەتاتورک هیچ حسابێکی بۆ کوردەکان نەکردووە. ئەتاتورک تەنها ئەوەی بینیوە چی خزمەت بە خۆی ئەکات، مەسلحەتی خۆی لە چیایە، ئەمما غەیری خۆی ئەمێنن نامێنن برسیانە هەرچیان لێ دێبالیان بێت. و دوای کەمال ئەتاتورکی دووهەم کە بریتێ لە جەمال عەبدولناسر لە میسر، قسەی ئەم و مەلحەمەی ئەم لەگەڵ ئیخوانی میسرە شتێکە کە ناشاردرێتەوە. لە کاتێکە کە ئیخوان موسلیمین تەنها فکریان بەکارهێناوە، ئیخوان موسلیمین ڕۆژێک لە ڕۆژان پەنایان بۆ چەک نەبردووە، بۆ قبوڵیان نییە ئیخوان موسلیمین حکم بکات، بۆ قبوڵیان نییە بژین، بۆ قبوڵیان نییە فکری خۆیان بڵاو بکەنەوە. ئەبینین ئەوان دژی فکرن، نەک ئەوەی کە خۆیان ئێڵێن ئێمە دژی چەکین. و لە هەمان کاتە ئەمە دیسان و تێبینێکی ترە، بۆچی چەک بۆ تۆ ڕەوایە خەڵکی بێتاوانی پێ بکوژی، بەڵام بۆ خەیری تۆ ڕەوانیە، وەلەو بۆ هیچ کامتان ڕەوانیە کە بێتاوانی پێ بکوژن. و ئەگەر بێت و ئێمە تەنها کتێبی ئەیام من حەیاتی زەینەب غەزالی ڕەحمەتی خوای پڕگارە لێ بێت بخوێنەوە، کە باسی زیندانی خۆی ئەکات و هەروەها چیان بەسەر هێناوە کە ئافرەت بووە. ئەیکوا منەظەمەکانی مافی ئافرەت لەکوێ بوون؟ بۆ دەنگیان نەبوو. ئەی مافی مرۆڤ لەکوێیە؟ بۆ دەنگیان نییە. خوێنی موسڵمان بەهای نییە، لە هەر کوێ ئەڕژێ با بڕژێ. و ئەوەی کە جەمال عەبدولناسر بەسەر موسڵمانی هێنا، و ئەوەی کە جەمال عەبدولناسر بەسەر هەموو ئەوانەی هێنا کە بەغەیری خۆی فکر ئەکەنەوە، لە سێدارەدان وەکو سێد قوتب ڕەحمەتی خوای پەروەردگاری لێ بێت، ئەو پەڕی ئەشکەنجەدان عەزێتدان وەکو
إمام حسن بنا رحمة إخوان لهم ينبت أبينك أو بري عزيتيان داون أو بري آزاريان داون أو بري سزایان داون همون لبر خاطري شي لبر خاطري ويكوك أو أمبرنا كانوا وهروها أجر نمونيك تسير بكينوكو تونس زين العابدين بن علي لا تنسى هوي كردو بو همو مسلمانك أشتا مزقوتو بيوسا بوشيوا هر كسك تنها تو نمشتو مزقوتو كهوي ومزقوتي هير واتتو أقل لبازاري مالت الشونك ترى هوي لا ما خوتانتي بوتني لمزقوتي بازار نشكيت هيا ما ديكتاتوريت نية لجرناوي ديمقراطية وعلمانيت أويك علماني كان بياديان كردو كقبول يعني هيك كسك لغير إخوان حكم كات بونو لمصر أو ما بيني لمصر لو كاتيك أو برلماني خوان داناوا أو ديمقراطية خوان داناوا مرسيد بيتش يسور حكم بلان قبولها نبو بقناص وبأنواع سلاح دانش نو خلطيك مظاهريان كردو لكاتك كإخوان هيك في شقينة قانوا أو هم مسلمانيان كش أو هم مسلمانيان قتلوا عام كرت أما إيش هم برتيلا شي برتيلا آزادي ولا رادر برين أو هم إخوانيك هتاكو إسا الراكيش زنداني كان كراون ولا كاتكشة أبينين جنابنا مبارك حسني مبارك أو هم خلقي كشت سيسي أي هنا تدروا بلام لكاتك كمرسي شعب هذا مجاردو الراكيش زنداني كان يكات وهروها ما باقي سكر كان تريش وكو حازم صلاح أبو إسماعيل وغير أوان همويان بو زنداني كان يعني أملا بيناوشي وجارك جملة فاروق رفيق بوله إسلامي كان كردستان يعني إسلامي كان بشويك عام ديمقراطية وكو بيجيك بكارينن جاء عواشي بوكرت وكو بيجيك بكارينن كاتيك تشون نصر بيجاكا تي هلادن وازا ديمقراطية تكيهنا وتقر تشون نصر حكوم وازا ديمقراطية إنه هل أدن لا ديمقراطية جاء حقي خمان يا مجبلين ألمانيا كان ديمقراطية وقت شي بكارينن هر وقت بيجيك وقت شون بنموني هنا تو مش هرون نموني خواني هنا اگر مسلمانك بيج وسر حكم هذا لا بيجيك بو مسلمانك بس راكو تخواروا مرسي بيج وسر حكم بلان بو قبولتان نبو لكاتك او سيستمك خوتان داتانا وزورني دنگ وشي وشي كاما حاشا لقى الاسلام يكنايتوا هيشتا اما بو بلان بو قبولتان نبو أوهموا قتلوا عام أوهموا خلقك كشتان أوهموا خينا بيتاواني رجاء أوهم منالك كجرا لا رابع عدوي هيك جوان بونا جيرا صدان هزار كاس هاش رجانا سر شقا مكان لزر أو وصعة بوي لو وصعة راسي نبون والله حسابه كسيان نكرة همويان بيدان كران دي لدوي أما هموي إخوان توناو قائمة إرهاب ولا مصر إخواني بون ما نحكرها يعني أما يا أزادي بتشي تهميك إخوان أخذنا قائمة إرهاب كامي إرهابي إخوان كامي رجل رجان كإخوان بيادي إرهابي كتبت نا إرهاب لا أوان أويا هركسك مخالف بو إرهاب أويا زمان حالي علمانت لهم جهان لو زيادة بدرني وأجر سيري هر ولاتك لو ولاتانا بكين أبينينك زندانا كان ينبر كردوا بخلكانك لقل أوانين هر ولاتك لو ولاتانا كسيستمك علماني أما إرهابي فكري لاي قومي كان ولاي ناسيوناليستي كان أوانيك بيري نتوي زالة بسريان أو هستي نتوي زالة بسريان ونتويان لبيشها مشتك داناوا أبين براستي أمان دیسانەوە ئێرهابیان پیادە کردووە و ئەوەی کە گەلی کورد بینی چەند ساڵ لە سزا و لە مەینەتی و لەوەی کە حکومەتی بەعز بەسەری هێنا هەمووی لەبەر خاتری ئەم فکرەیە بوو کە فکرەی قەومیەت ئەو تەنهای عروبەت و بەس و تەنها عەرەب بوون و کورد هیچ ماف و هیچ نابێت وەکو ئینسان بشی و ئەگەر سێر بکەین بەڕاستی لێرە هەم کورد هەم عەرەب و هەموو نەتەوەکان پێویستمە ئاگادار بین لەوەی کە من کوردم شانازی بە کوردبوونی خۆمەوە ئەکەم تۆ عەرەبی بە هەمان شێوە
بەڵام کوردبوونی من وا ناکات کە زوڵم لە عەرەببوونی تۆ بکەم و عەرەببوونی تۆش بە هەمان شێوە نابێت زوڵم لە کوردبوونی من بکەیت. و پێوانە و قیاس لای خوای پەروەردگار سوبحانه وتعالى تەقوایە، وەکو خوای پەروەردگار سوبحانه وتعالى فەرمووی يا أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم. لا سورة حجرات. خوای پەروەردگار سوبحانه وتعالى هەمومان دروست کردووە لە باوە ئادەم، هەمومان لە ئەسڵا یەکین. جا بەڕێزترینمان لای خوای پەروەردگار ئەومان کە تەقوای خوای پەروەردگار بکەین، لەوە زیاتر نییە. جا ئەگەر کوردین یان عەرەبین یان هەر شتێک، بەڵام ئەبینین فکری قەومیەت لای خەڵکانێک وەکو چەندەها ساڵ لە سووریا ئەمە دووبارە ئەکراوە: آمنت بالبعث ربا لا شريك له وبالعروبة دينا ما له ثاني. إيمانا ببعث يناوى والعياذ بالله خوايا كهيش شريكي كينيا. وهروها عربيتيش دينك كهيش دينك ترنيا شان بشاني بيتو والدين دومني غير عرب. براسي هر أما يكتشنها سال إما نالضنا مدسيوا جابويا فكري قوميت لكاتك من كردم حسابه عرب نكم، وعرب بدوج من بزانم، والترك بدوج من بزانم، وكاتك أو تركة أبينين كمال أتا ترك بهمان شيوا لبر خاطري أو بكردية شوسانوا ما دام تركم حسابه كردناكم. وأم فكري يا براسي صد إسلام رفضه بەڵکو پێوانە دینی خوای پەروەردگارە، هەر کەسێک بە دین بۆ ئەو لای خوای گەورە بەڕێزە، ئەگەر کورد بێ ئەگەر عەرەب بێ ئەگەر هەر شتێک بێت. و کاتێکە بینین سوهەیب لە خەڵکی ڕۆمە دێتە ناو مەکەوە لە ئەبوو جەهل ڕێزی زیاترە، کە لە کاتێکە ئەبوو جەهل لە سەردارانی قوڕەیش بووە. و هەروەها بیلال کە ڕەشپێسێکە ئەمڕۆ بەداخەوە ئەبینین کە سپی پێست و ڕەشپێست تازە ئەگەڕێنەوە بۆ سەردەمی جاهیلی، شرعكن ومنظمات هي بو مافيان كهريكي كان أويتر لنا وأباتو دفاع لويتر أكاد. وأجر أمانة من سير كيم راسي لو قاتي پیغمبري خو عليه الصلاة والسلام أمهم خلقي كهريك ولا شونك وهاتو منك ببرا هيج فرقك لبيني عني. جاروك ولا جابري كري عبد الله ورزاق خويلة بيت كإمام أحمد رواية كردوا فرمت: لا فضل لعربي على أعجمي. فضل ريز نية بسر عربيك وابو أعجميك، ولا لأعجمي على عربي. وفضل أعجميك غير عربيك نية بسر عربه، ولا لأسود على أحمر، ولا لأحمر على أسود. فضلي كسيكي سويبيستو سوركار نية بسر رشيك، وروها فضلي كسي رشك شنية بسر سويبيستيكوا إلا بالتقوى، إلا بالتقوى خوای پەروەردگار نبێت. ئەوەیە معیار لای ئیسلام. جا ئەگەر لە هەر وڵات و لە هەر شوێنێک مسلمانێک ئازاری پێگەشت ئەوە ئازاری منیشە، نەک ئەوەی کە من تەنها کورد بم و غەیری کورد حسابی بۆ نەکەم و ئەو عەرەبە غەیری عەرەب حسابی بۆ نەکات. ئەمەش دیسانە بەڕاستی ئیرهابی فکریە کە ئەبینین زۆر جار مسلمانی غەزا ئەوە بەو شێوەی لێ ئەکرێت لەبەر ئەوەی ئێمە چەوساوێنێتەوە بەدەستی ڕژەمی بەعسەوە. چەند جار لە خەڵکمان بیستووە ئەڵێ بابیان کوژن، بابیان تۆپێنن، پەنا بەخوا عەرەبن. بەڕاستی ئەمە خەتەرە بۆ دینی ئینسان. لە کاتێکە کە تۆ حەز بکەی کەسێکی تر زوڵمی لێ بکرێت، لە کاتێکە ئەو هەموو مناڵە ئەویان بەسەر دێ تۆ ڕەحمت ناجوڵێ بۆیان. جا هەروەکو دكتور عبد الرحمن حشماوي الله: أبا سليمان قلبي لا يطاوعني على تجاهل أحبابي وإخواني. وقصديك زور عجيب الله لباري يكيتي أمته وروها رفضي قوميت الله: إذا اشتكى مسلم في الهند أرقني، وإن بكى مسلم في الصين أبكاني، ومصر الريحانة والشام نرجستي، وفي الجزيرة تاريخي وعنواني. جاء بياوه
كلكاتك عربة وشاعرك لسعود دانشت لو كاتك هەڵەبجە ئەوەی بەسەردێ بەدەست ڕژێمی بەعس و بەدەست قەومیەت و کاتێککە کورد بووە تەضحی قەومیەت ئەبینین لەو کاتە لەسەر هەڵەبجە شعر ئەنووسێت گوێ نادا بەوەی کە عەرەبەکانی برادەری ڕەخنی لێ ئەگرن ئەڵێن چۆن لەسەر کورد دەنووسی گوێ نادا بەوەی کە بۆترێت تۆ چۆن دیفاع لە کورد دەکەیت ظلم هەر زوڵمە لە هەر کەسێک بکرێت ئەڵێ لەکەئەنی ئەڕا حەلەبجەتە تەسقی عطش الظلم بالدم المهراق هكذا يا عراق صرت حبيبا بين باغ وملحد أفاق ولچندین جار دفاع لها هەڵەبجە ئەکات وحتى دواتریش کە سەدام کوژرا شعرێکی نووسی لەسەر سەدام کە نهاتی ظلم هەر بەو شێوەیە و پاشان لەوێشە هەر باسی هەڵەبجە ئەکاتەوە جا بڕاستی ئەگەر ئێمە دیراسی هەرێکێک لەم فکرانە بکەین دیراسی هەرێکێک لەم مەذهبانەیان لەم دینانە بکەین ئەبینە هەرێکێک لەمانە خاوەنی ئێرهابی فکری بوون و هەوڵیان داوە بۆ سەرکوتکردنی بەرامبەرەکەیان و سەرکوتکردنی بەرامبەرەکەیان لە مەبەست بووە و جگە لەوەی کە وەکو ئیشتراکی و هەروەها سۆسیالیستی و ئەمانە هەمویان ئەبینین ئەمانش دیسانەوە کە هەمویان فکری ئابوورین بۆ بەڕێوەبردنی ئیدارە و اقتصادی وڵات ئەمانەش هەرێکێک لەمانە ئەگەر بێت و سەیریان بکەین هەوڵی قوڕۆکردنی سەرۆت و سامانیان داوە و هەوڵیان داوە برسیکردنی شعبەکان لە بەرچاو بگرن و مەبەستیان بۆ کە غەیری خۆیان بچەوسێننەوە و ئەمریکاش یەکەم وڵاتی زلهێزە لەمڕۆوە کە ئەبینین چۆن هەموو وڵاتانی تری چەوساندوێتەوە و چۆن خێر و بێری هەموو وڵاتانی بردووە و چۆن هەر وڵاتێک بێوێ پەلاماری ئەدات و داگیری ئەکات و پاشان لەسەر خوێن و سەرۆت و سامان و ماڵی ئەو خەڵکە ئەلەوەڕێت و ئێمە ئەگەر چاومان داخراو نەبێت و بڕوانین لە چواردەوری خۆمان ئەو کاتە ئەبینین کە هەر فکرێک کە هەبووە لەم جیهانە خاوەنی ئێرهابی فکری بووە واروها ئێرهابی پیادە کردووە بەڵام بەداخەوە ئەمڕۆ هەمویان پەنجە بۆ ئیسلام ڕائەکێشن و یانەوێ ئیسلام بەو تاوانە متهم بکەن و ئینشاءڵڵا لێرە دێنە کۆتایی ئەم بابەتە و لە دەرسانی داهاتوو ئینشاءڵڵا باسی ئێرهابی فکری لای هەندێک لە فِرەق و مەذاهبی ئیسلامی ئەکەین سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله